کاتتان باش. من ئەمەوێ باسی بابەتێکی زۆر گرنگە، ئەویش ژینگە دۆستیە. سەرەتا ئێمە قوتابی کە دەبێ باک و خاوێنی خۆمان ڕابگرین. سەرەتا ماڵەوەمان، دواتر دەوروبەرمان. هەر شتێکمان خوارد نابێ فڕێبینە سەر زەوی، چونکە پاشەڕۆی هەر شتێک زیانمان پێ ئەگەیەنێت. بۆ ئەوەی تەندروستیەکی باشمان هەبێت دەبێت ژینگەی خۆمان خۆش بێت. دەبێت ژینگەی خۆمان بە دوور بگرین لە پلاستیک. بۆ نمونە ئەم دەبەیە نابێ بەکاربهێنین لە بڕی ئەو. ئەم دەبێ بەکاردەهێنین، هەم تەندروستە و هەم ژینگە پێزنا، ژینگە پێناکە. ئێستا ژینگە ماڵی هەمووانە، بە ئێستا هەموومان پێکەوە بڵێین ئێمە ژینگە دۆستی.